سیناریۆ دایمە وەکو خۆی پێشکەش ناکرێتەوە، بەڵام حەقیقەت ویژدانە وەکو خۆی پێشکەش دەکرێت. باشە لەوە شتێکمان بۆ بە دەردەکەوی حەق لەکوێیە و باتڵ لەکوێیە. بەڵێ ئەوە یەکەم سەرەدا بوو دەستمان کرد کە سەر و بەندی کێسەکەی هەموو بلایەکەدا دەباتن کە ئەوەی ئەوانی دیعای دەکەن وانە ئەو اعترافاتانە هینایان لەسەر تەلەڤیزیۆنیش ئەوە هەر بەو شێوە بۆ کاکە. و ئەکید بێگومان لەوە خراتریان بە خەڵکی تریش کردیە. ئەوە دەستەی مافی مرۆڤ دوای 7 مانگ دەستەی مافی مرۆڤ لە هەیکەلی حکوومەتی هەرێمی کوردستانە ڕێکخراوێکی سەربەخۆنیە لەو سەری دنیا ڕاهات بین ڕێگەی لێ بگیرێ. 7 مانگ داوایان کرد دوای 7 مانگ ڕێگەیان هەندێک خەڵک ببینن. هەندێک خەڵک بەڵێ هەندێک تا ئێستا 20 کەسیان بینیوە. باشە ئەی خۆ دەبی ئەو خەڵکە چی لەگەڵ کرابێت چی بەسەر هات بێتن. بەڵێ ئەوە یەک لەو نمونانە بوو کاکە حەمەڕەش جەو ئەهوەنتر بێتەوە ئەگەر ئاسایش هەمووان با دەوڵەتی هەمووان باوی ئێمەش باە چی تریش ڕۆن دەبووە.